موچەیەکی بێگیانە نەوتی ڕەشی کوردستانە. دواکەوتن و پاشەکەوتکردنی موچە کێشەی گەورەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمە کە بەردەوام لا بەشێکی فراوانی هەرێمدا بایکۆت و ناڕەزایی بە دوای خۆیدا دەهێنێت. بۆ جاری دووهەم لە دوهۆک، سلێمانی، هەڵەبجە و پێنجوێن، کفری، کەلار، شارەزور و دووکان و چەند ناوچەیەکی تر مامۆستایان و فەرمانبەران چوونەوە سەر شەقام و دەوامیان بایکۆت کرد. گۆڕانکاری لە سیستەمی پاشەکەوتکردنی موچە و پێدانی موچە لە کاتی خۆیدا داواکاری سەرەکی ئەوانە دەشڵێن تاوەکو حکوومەت وەڵامی داواکاریەکانیان نەداتەوە بەردەوام دەبن لە بایکۆتکردنی دەوام و نیشاندانی ناڕەزایی. بڵین ئایا گەرێ و هەڵگری ئەو ڕەنگە جوانانی خۆتان و شانازی بە ڕەنگەکانتانەوەکەن کە تا ئێستا بەدەنگ ئێمە نهاتینەوە ئێمە ڕەنگەکانی ئێوەمان خستە سەر شەقام. ئەگەر بەدەنگمانەوە نەیەن ئێمە ڕەنگەکانتان وایلی ئەەکەین کە خەڵکانێکە بۆی مەجاران ئەمان کرد بە سنگمانەوە شانازیمان پێوە کرد. ئەگەر بە خۆتان بزانەوە ئێمان بۆمان فڕێەوەنە سەر شەقام و چەند ساتێکی چەند دەقەیەک تر خەڵکی بەسەری ئەڕوا. لە گردبوونەوەکەی مامۆستایانی ناڕازیدا لە سلێمانی ڕۆژانی پێنجشەمەی هەموو هەفتەیەک دیاری کراوە بۆ ئەوەی مامۆستایان گردبوونەوەی تێدا ئەنجام بدەن. موچەکانمان بۆ وەکو خۆی لە بێتەوە بۆمان چاکەنەوە بەڕاستیانی ژیان وان نابێ گەروا بێ ینی هەمووی لاقار و تووشی نەخۆشی نەفسیش دەبین بەڕاستی ینی هیچ داوام ناتوانین داوام بکەین ینی تەلەبەکان چۆن پێ بگەین جیفانم پارەی تێدا نەبێت چۆن تەلەبەی پێ بگەێنم خزمەتی بکەم. جگە لە مامۆستایانی ناڕازی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکانی کۆمەڵگای باجەکان و بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەرە و فەرمانگەی دادنووسەکان و بەڕێوەبەرایەتی گشتی ئاو و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان و بانکی ڕەشید لە سلێمانی و سەرجەم فەرمانبەرانی شارەوانی و بەشێک لە فەرمانبەرانی فەرمانگەی دادنووسی هەڵەبجە و فەرمانبەرانی دادگای بەرایی کەلار دەوامیان بایکۆت کرد و هاوشێوەی مامۆستایان داوایان کرد گۆڕانکاری لە سیستەمی پاشەکەوتکردنی موچەدا بکرێت و موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت. کارمەند ئێمە ژووری نووسنەکەی خۆی فرەشێ بۆەوەی دەستەبەری کرێ خانۆکەی بکە کارمەندمانەیە لە خانۆکەی دەرەکرێ یعنی ئەمە چییە؟ ئەمە بەخۆ دەڵێ حکومداری بەخۆ دەڵی دەسەڵات ینی ئەم خەڵکی کە دەرەکەوبێتەوە هەرێکێکمان نزمترین بڕوانەوەمان کارگوزارە بەرزترین بڕوامە تا ئێستا من خۆم کاندیدی دکتۆرام یعنی تەلەبەی دکتۆرام هاتووم لە چوار دیوارە خەبە ئیشەکەم بۆ وڵاتەکەم بۆ نیشتیمانەکەم بەس تۆ ئەگەر هەستی پێ ناکەی ئەگەر من ناخوێنیتەوە ئیتر من تۆ بەدەسەڵات نازانم. مامۆستایانی بەڕێز من وەکو کارمەندێکی کارەبای سێسادە خاتوم بۆ پشتگیری ئێوە و مناڵەکانی خۆم هەموو لایەگەزانێ بەم بڕە موچەی کە فەرمانبەران وەرەگرن گوزەران بەڕێ ناکرێ و ڕۆژ ناڕۆ بەڕێ و بەشی هیچ کەسێک و پێداویستەکانی غەز ناکە. ئێمە بایکۆتەکەمان بۆ ئەوە نییە بۆ دانیشین مامەڵی هاوڵاتیان نەکەین ئێمە داوای مافی خۆمانەکەین داوای ئەو موچەیەکن کە حەقی خۆمانە بمانن ئێمە کەسمان لاریمان لە بەجێگەیانی ئەرکانی خۆمان نییە بەرامبەر هەموو ئەرکێک بەرامبەر هەموو واجبێک ئێستێقای خۆمانێکە بماندرێتە. لە سەرەتای ساڵی 2015ەوە کە حکوومەت سیستەمی نوێی موچەی ڕاگەیان کە ناوی لێ نرا سیستەمی پاشەکەوتکردنی موچە فەرمانبەران و موچەخۆران ناڕەزاییان نیشاندا و داوایان کرد حکوومەت ئەو سیستەمە هەڵبوەشێنێتەوە یان پێداچوونەوە با ڕێژەی پاشەکەوتکردنەکەیاندا بکرێت. ژاڵە محەممەد NRT